بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزانم سڵاوتان لێبێ و کاتتان باش و بەیانێکی خۆش و پڕخێر و خۆشی سپاس بەخواش ئەمڕۆ دەرفەت هەبوو لەگەڵ هاوکارم جەلال محەممەد لە پەیامی ڕۆژەوە کۆمەڵێک گورگە و بابەتی جیاواز بە هاوکاری هاوکارانمان لە پەیام و بۆی ئازیز پێشکەش بکەین. بەناوی خوای پەروەردگار ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ لە هەر شوێنەکەن جوانترین سڵاوی خواتان لێبێت. دوو بڕگەی یا دوو بابەتی سەرەکیمان ئەمڕۆ بۆ ئامادە کردوون کە بابەتێکیان لە ئەوروپا و میوانێکمان دەبێت قسە لەسەر مافی مرۆڤ لە نێوان ئاینی ئیسلام و دیموکراسیەتدا دەکەین. دیارە لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕەشپێستێک بەدەستی پۆلیسێکی سپێپێست بە ناحەق لە دوای ئەشکەنج و ئازار گیانی لەدەستدا. ئەمەش ناڕزایەتی زۆرێک لە ئێستا ویلایەتەکانی ئەمریکای بە دوای خۆی داهێناوە، بە تایبەتی ڕەشپێستەکان لەسەرەوەی کە باس لە جیاوازی نێوان نەژادەکان دەکەن. بابەتێکی دیکەمان ئەمڕۆ 19 ساڵ بەسەر ڕاگەیاندنی کۆمەڵی ئیسلامی کوردستاندا تێدەپەڕێت. بابزانین لە ماوەی 19 ساڵی ڕابردوودا دەستکەوتە گرنگەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان چی بوون کە میوانێکی تایبەتمان دەبێت لەگەڵێکێک لە دامەزرێنەرانی کۆمەڵی ئیسلامی دوو بابەتی سەرەکین لەگەڵ ئەو چالاکیانەی کە ئەمڕۆ پێویستن ئێوەی بینەر زانیاریتان لەسەریان هەبێەوە لە شار و شارچووکانی هەرێمی کوردستاندا دەگوزارێن. بڵێ دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوا بۆ شار و شارەشەکانی هەرێمی کوردستان بزانین گۆڕانکاریەکانی کەشوهەوا چۆن چۆن.
وڵای زان لە تەوەری یەکەمی بەرنامەکەمانە دەمانەوێت قسە لەسەر مافی مرۆڤ بکەین، مافی بەشەر بکەین لە نێوان سیستەمی دیموکراسی و ئایندا و بە تایبەتیش ئاینی پیرۆزی ئیسلام. هۆکاری ئەم دەرفەتەش هۆکاری ئەم قسەکردنەش دوای ئەوەی ڕووداوێک لە گرتەیەکی ڤیدۆیە هاوڵاتێکی ئەمریکی کەەوە ڕەشپێستە لەلایەن پۆلیسێکەوە دەستگیر دەکرێت، بەڵام بە شێوازێکی زۆر ناشرین مامەڵی لەگەڵ دەکرێت تا حەدیەوەی لەژێر قاچەکانیا گیان لەدەست دەدا. ینی دەمانەوێت ورد بینەوە لەسەر ئەم جۆرە لە ڕەفتارانە، ئایا ئەگەر بێت و جیاوازی ڕەنگەکە لەگەڵ با بڵێن ئەو کەسێکی گیراوە گەسپی پێستێک وایە بە هەمان شێوە مامەڵی لەگەڵ دەکرا، یاخود جیاوازی ڕەنگەکان و نەژادەکان و نەتەوەکان لە ئاینەکانە لە بەتایبەت لایەنی پیرۆزی ئیسلامە چۆن تەرکیزی خراوەسە سەر وەرەوە چۆن مامەڵی لەگەڵ دەکرێت بۆ قسەکردن لەسەر مافی مرۆڤ لە نێوان ئاین و دیموکراسی و وەروە ئاینی پیرۆزی ئیسلام بە تایبەتی میوانداری زۆر بەڕێز مامۆستا حەمە ڕەشیدوان کردووە، مامۆستای زانکۆ لە وڵاتی بریتانیاوە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمانە. مامۆستا ئەگەر گوێت لە منە سڵاوت لێبێ و بەیانیت باش. سڵای خوا لە جەنابیشتان لە بینەران بیسرانی بەڕێز و بەیانی جانیشتان باش قوربانیان. زۆر سپاس مامۆستا. دەمەوێت ڕاستەخۆ لەوە بچینە سەرە و پرسیارە مافی مرۆڤ بە هەموو ڕنگ و دەنگ و هەموو با بڵێن نەژادە جیاوازەکانەوە لە دیدگای ئاینی پیرۆزی ئیسلامەوە چۆن مامەڵەی کراوە دیدگای ئاینی بۆ مافی مرۆڤ؟ وڵڵاهی لە ڕاستیدا تەمەن مافی مرۆڤ لە ئیسلامە بۆ هەموو کەسێکە. ئێمە باشترین بەڵگەمان بۆ مافی مرۆڤ لە ئیسلامە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ناو مەدینەدا جوولەکەی تیا بووە، مەسیحی تیا بووە، تەنانەت ینی هەر خەڵکێ لە هەر نەتەوەیەکی تر بووە هاتووە لەوێ ژیاوە بە ئۆپەڕی حوڕیەت نەکە ئەسڵەن حوڕیەت گەیشتوتە بەرزترین پلە. تەنانەت عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ یعنی بیلالی حەبەشی کە عەبدێکە کە گۆرانی بێژ بووە تەماشاکە ئێخاتە سەری خۆیەوانە دەڵێ وەڵای ئەم شوێنە شیاوی تۆ نەبێ شاوی کەسی تر نییە. تەنانەت پێڵێ سەییدەنا بیلال گەورەمان بیلال. جگەلەوەی حتا ئەگەر سەیری مێژووی ئیسلام کەین هەچی ئەو مەسیحیانی کەماونەتەوە هەتا وەکو ئێستاشی پێوە بێ تەماشاکەی ئەو پەڕی ڕێز و حرمەتی لێ گیراوە لە وڵاتی ئیسلامیدا. تەنانەت لە دەوڵەتی عوسمانیدا تەماشا بکە حتا جوولەکەکان کە زۆرمیان لێ ئەکرا ناڕەحەتە بوون لە وڵاتانی دەری ئیسلامی ئاهاتن بۆکوێ ئاهاتن بۆ ژێر ڕکێفی دەوڵەتی ئیسلامی و حڕیەتی زۆر گەوریان پێدرا. ئەوانەیە لە ئیسلامدا خوای پەروەردگار مافی هەموو کەسێکی دیاری کردووە بۆی ئازادیەکی باشی داوە بە هەموو خەڵکی. تەنانەت حتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو کەسانەی کەوە ئەقەلیات بوون لە دراوسەی پێغەمبەری خوا بوون کاتێ خێرێک بکرایە یەکەم کەس ئەینار بۆ ئەو. ئەمە ئەرکی سەرشانی چیە؟ هەریکێکە لەکێ لە مسلمانان. بۆیە بەداخەوە ئێستا ئەمڕۆ کە تۆ ئەیبینی کە باسی مافی مرۆڤ بکرێ دەبوایە مافی مرۆڤ باسی ئەوە بکرێ کە لە ئیسلامە پێشەنگی هەموو مرۆڤەکانە، پێشەنگی هەموو مرۆڤایەتی داوەتەوە. بەڵام بەداخەوە ئەمڕۆ لە وڵاتی ئەوروپا مەسەن یا لە وڵاتی غەرب زۆر جار کە ئێمە هەمومان مەمنونی ئەوە بین کە بین بۆ ئەم وڵاتانە لەبەرچی لەبەرەوەی کە لە وڵاتەکانی خۆمانە بەڕاستی وەکو پێویست هەست بە من ناکەین. بۆیە ئەم مافەی کە خوای پەروەردگار دیاری کردووە هەم بۆ مرۆڤەکان بشکرێتی گشتی و بۆ ئەقلیەتەکانیش بەڵام بەداخەوە شاراوەیە. زۆر باشە مامۆستا. دیارە لە ئەمریکا با وڵاتی ئەمریکا یەکەم وڵاتەکە بانگەشەی دیموکراسی دەکا. وایە ڕوودانی ئەو جۆرە حاڵەتانەی وەکو کوشتنی ئەو هاوڵاتی ڕەشپێستە فەراغی دیموکراسی یا فەراغی مافی مرۆڤ لە ئاینی پیرۆزی ئیسلامدا؟ وڵڵاهی لە ڕاستیدا نقطەیە زۆر گرنگە. یعنی ئێستا گە تۆ سەیری ئەمریکایکی حەزەکەین جیاوازیە بکەین لە بینی ئەمریکا و بەعزێ لە وڵاتە ئەوروپیەکانی تریش چکە لە بینی وڵاتی تا وڵاتێکە فەرقیە بەڵام بە شکلێکی گشتی. ڕاستە مافی مرۆڤ زۆر زۆرە، مافی مرۆڤ زۆر زۆرە، بەڵام بەحقەت ئێستا لە دوای حادیسی سێپتێمبەرەوە زۆر ڕۆژانە بەرەوچی دەبەرە دواتر دێت. مەسە ئێستا جۆرج فرۆید کاتێک کە جەنابەت باسی لێ کرد کە ڕۆژی 25 مانگ بۆ حاڵەتە لە بەرچاو خەڵک بە ڤیدیۆ ئەگیرێت باکی پێی نییە پۆلیسێک دێت قاچە خاتە سەر ملی 8 دقیقە تا ئەخنکێت. ئەمە تەمان هەر ئێستاش نەبووە. تەنانەت حتا ساڵی 2014 ئیریک غارنەر هەیە تەمەنی 44 ساڵە ئەویش بە هەمان شێوە ئەخنکێنرێ لە بەرچاو خەڵکی. ئەمانە هیچیشی گوناهێکیان نییە، گوناهی گەورەیان نییە. گوناهەکانیشیان چییە؟ بۆ نمونە ئێستا ئەمەی ئێستا کە هەیەتی گومانی ئەوەی پێبراوە کە گوایە ئەمە پارەی تەزویر کردووە شەرتیش نییە وابێ تا ئێستا گومانە جاروان نەفرێش کاتی لێکردووە لەوانە ڕقی لێ هەبێ. ئیریک غارنەر گوایە گومانی ئەوەی پێبراوە کە جگەرەی
بەبێ با بڵێ ئیجازە فرۆشتووە. حتا ئێمە نەفەری ترمان هەیە بۆ نمونە والتەر سکوتمان هەیە کە تەمەنی 50 ساڵە سێ فیشێکی پیۆرێ هەر ڕەش پێستە لەسەر چی لەبەرەوەی کە لایتی سیارەکەی ئیش ناکە. حتا بوسامجانمان هەیە کە تەمەنی 26 ساڵە ساڵی 2010 گوایە پۆلیسێکی ئافرەت ئەچێتە ناو شوقەکەی لە ناو شوقەکەی خۆی ئەیکوژێ کاتێکە لێپرسن بۆچی ئەڵە وەڵای بەهاڵەوەم زانی شوقەکەی خۆمە و نەفەری هاتو ناو ماڵەکەم. ینی ڕاستیدا جۆرە شت دروستەکەن تەنانەت ینی ئاتاتینا قوتابیەکی ئافرەتە قوتابی کۆلێجی پزیشکیە لە ناو ماڵی خۆی لە ژووری نووسن ئەیکوژن لەبەرچی وڵا گوایە دراوسەیەکی شکاتی کردووە دەرگای دەرەوەیان کراوەتەوە. بۆی لە ڕاستیدا ئەگە باسی ئەمریکاکەین ڕەشپێست ئەگەر بێت و یەک نەفەر سپیپێس بکوژێت سێ ڕەشپێست ئەکوژرێت. واشنگتن پۆست باسی ئەومانە بووە کە لە ساڵی 2019 1400 کەس بەس ڕەشپێست کوژراوە. و کێشەکە لە چیە لە ڕاستیدا ئەوەیە دەسەڵات پۆلیس ینی ئاسایش ینی ئارامی وڵات ئەکی نەخۆ خەڵک دەکوژرێت. ئێستا بە سەرەتان لەوەی لە ساڵەکە زیاتر لە 8 ملیۆن کەس دەمرێت. بەڵام خەڵک بەخەدەر ئەوەی پێ ناڕەحەت نییە کە ئەگە یەک پۆلیس بێ زوڵمێ بکات لە خەڵکی بۆچکە پۆلیس یانی دەسەڵات تۆ ئەگەر ناڕەحەتیە کە تێبێ زوڵمێک لێ بکرێت پەنا بۆ کێ بێت بۆ دەسەڵاتە بێت. بەس ئەگەر دەسەڵاتەکە خۆی زوڵمی لێ کردی یعنی بەڕاستی تۆی تەواو سیقەت بە خۆت نامێنێ. بۆیە بەڕاستی لە دوای حادسی سێپتێمبەرەوە نەک هەر لە ئەمریکا لە سەرتاسەری ئەوروپایە مافی مرۆ زۆر پاشەکشەی کردووە حتا لە شوێنێکی وەکو بریتانیادا. مەسەن پێشتر هیچ کەسێک بۆی نەوە چێ سەرماڵی خەڵکی هەر کەسێک ئەگەر بێت و هەر تۆهمێکی لەسەر بوو بێ وەرەقەی بۆچوو بانکرا بۆ محکەمە و ئەگەر حاکەم چی بڕیار درراوێ. ئێستا وانە ئێستا بە قانونی تیرۆری شەکرێت گومانێکی بەسیط درۆ بە یا ڕاست بێ حل لە خۆتۆ مەسجێ بکە بۆ یەکێ بڵە فڵان کەس شتێکی لەسەرە یەکسەر زۆر بە ئاسانی دێنە سەر ماڵەکەی سەعات 5 بەیانی دەرگای ئەشکێنە دێنە ژوور ئەیگرن کامل حڕیەتیشیان هەیە. ئەمە یعنی چی معنای وایە فعلەن مافی مرۆڤ لە ئەوروپا و لە ئەمریکا بەڕاستی چی لە هاتووە پاشەکشەی کردووە. ئەمەش خەتەرێکی زۆر گەورەیە. هەرچەندە لە ڕاستیدا ئەگە سەیریکن ڕەشپێستەکان لە ئەمریکادا مێژوویەکی دێرینیان هەیە کە زوڵمیان لێکرێت. لە کاتێکە لە ئیسلامە خوای گەورە پێمانە فەرمێ ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم باشترین کەسێک لە ئێوە لە خواترستانە. ئیتە ئەو کەسە ئەگەر کەسێکی ڕەشپێست بێ لا فەرقە لعەرەبیین عەلە ئەعجەمی ئیلا بالتەقوا هیچ کەسێ فەرقی نییە. بۆیە بەداخەوە ئێستا شەڕەکە لەسەر چیە کرێت لەسەر ڕەنگە کرێت. ئاخە تۆ ڕەشپێست یا سپیپێستی بۆیە حتا سپیپێست وەرە سێدیکەن لە ئەوروپاش و لە ئەمریکاشە ئەگەر تاوانێکی کرد هەر تاوانێکی کرد گەورە بێ یا بچووک بێت چەنە خەڵک بکوژێ شتێکی بۆ دۆزرێتەوە دەڵێن چی وەڵڵاهی ئەمەوە ڕاستی بێ تووشی نەخۆشی نەفسی بووە و یەکسەر ژێر لێوەکرێ. بەڵام تەماشاکە ئەگەر مسلمانێک هەر ئەسڵەن بەسیتین شتکە یەکسەر تیرۆرەکەی بۆ حازرە. تیرۆر دەدرێت بەسەر کەسێکە مسلمانەکان نەک ئەو نەفەر بەڵکو هەموو خەڵکی پێناشی. زۆر باشەمەوە سا دەمەوێت بزانم ئایا کێ یەکسەر پاساو بۆ سپیپێستەکان دەرۆزرێتەوە؟ ئایا ئەمە واتایەوەی کە سپیپێستەکان لە ئەمریکا لە دەسەڵاتن یا خۆت هۆکاری دیکەیە چووکە لە خولی پێشووی سەرۆکایەتیا بینیمان ئۆباما کە ڕەشپێستە لە سەرۆکایەتی ئەمریکادا بووە. ئایا پێوەستە بەوەی کە دەسەڵاتدارن خۆیان سپیپێست بن بۆی هەمیشە پاساو بۆ تاوانکاری سپیپێستەکانیش دێننەوە؟ وڵی لە ڕاستیدا حقیقەتێک هەیە تەوان دەسەڵات لە سەردەمی ئۆباماشە چەندین کەسی ڕەشپێست کوژراوە چەندین کەسی ڕەشپێست کوژراوە زوڵمی زۆر گەورەی لەکراوە ئۆباما خۆشی ڕەشپێست بۆ لەچی لە حکمیشا بووە. ئەم نقطەیەکی گرنگە و حتا سپیپێستەکان خۆیان ڕەیان داوە بە ئۆباما کە بێتە سەرچی سەر حکم کەوا لەهات لێرەدا ئێستا کێشەکەمان لە چیایە؟ ئێمە ئەو خەڵکانەی کە دێنە سەر حکم ئەگەر بێش و ڕەشپێست بن لە ڕاستیدا ئەو قوتەیان نییە ئەگەر سپیپێست بن. یعنی من لە مەعمەلە ئیشم کردووە کابرا سوپەرفازەرێک بووە ئەگەر بێت و سپیپێست بوو بێت باکی پێی نەبوو گاڵتەیە کرد ئیشەکەی زۆر بە گاڵتە ئیشەکە جێبەجێ کرد ئیش ئەڕۆژ کەس گلەی لێ نەکرد. بەڵام ئەگەر مسلمانێک بوو وایە دوو ئەوەی ئەویشی ئەکرد بەڵام هەر بە ترس و لەرز ئەی کرد. من بڕوام وایە ئۆباماش ڕاستە ڕئیسی وڵات بووە بەڵام بە حەقەت ینی وەکو تەسەڕوفات و هەموو شتێکی لە خزمەتی ئینگلیزەکە کردووە بەڵام خەڵکی تونڕەویش لە هەموو شوێنەکە. ئێستا وەرە سێریکەن لە شوێنێکی وەکو بەریتانیادا ئێمە ساڵانە بۆ نمونە ئەم شارێک کە منیتیام تا ئێستا 3 جار تونڕەوەکان هاتوون حدودی 10,000 کەس دێنە ئەو شارەوە بە کەیفی خۆیان جنێوە دەن بە مسلمان ئەلوان و ئەشکال خراپەکەن پۆلیس دەوریانەکرێ بۆ ماوەی چەند سەعاتێک و هەر کەسی ئەگەڕێتە شوێنی خۆی. بۆیە بەڕاستی
ئەمە ئەوەشمان هەیە لەوانەیە ئێمە ئەم خەڵکانێ بس ئەو پۆلیسانە بۆ خۆیان لە ناخی خۆیانە کەسێکی متعصبن کەسێکن کەوا ڕقیان لە چییە لە غەیری خۆیانە بەڵێ بەڕێ ئەوەی کە سپیپس بێت لە هەموو سەر بابل ئەوروپادا بە شکلێکی گشتی ئەوەتانە لە بەرامبەر غەیری خۆیانە جۆرێک لە کەمایەتیان ئەبینن تیانە ئەبینن تۆزێ هەستەکەن کە ئەمانە عالمێکی ترن ئەمەش زوڵمێکی زۆر گەورەی لەکی ئەەکەن لە بەشەریەتی ئەەکەن لە کاتێکە خوای پەروەردگار هەمومانی دروست کردووە بۆیە ئێستا لە ئەمریکادا ئەگەر بڵین ئۆباما ڕئیسی وڵات بووە بەڵام هەسپی پێستەکە خاوەن قەرارەکە بووە ئۆباما خۆی ڕاستە وەکو ڕئیسی وڵاتیش بووە جگەلەوەی مامۆستاکەواتە لێرەوە ئێمە دەچینە سەر خاڵێک ئەوش پێوترێ پەروەردە پێوترێ و سیستەمە ڕاستە ئێمە زۆربەی هاوڵاتیانە بینین لە وڵاتە مسلمانەکانەوە کۆش دەکەن بۆ وڵاتانی ئەمریکا ئەوروپا دەڵێن لەوێ سەروەری یاسا هەیە و مافی مرۆڤەوانە لەوێ ڕاستە ڕەنگە سەروەریەکی یاسا هەبێت و یاسا بوو هەموو کەس وەکو یەک بێ بەڵام لە پشتی یاساوە شتێکی پێوترێ پەروەردە و ئەو بناغەی کەوا بەتایبەت لە بنیادی مرۆڤێکە هەیە کەوا هەر کاتێک یاسا دیار نەبوو هەر کاتێک یاسا توانای ئەوەی هەبوو پێشێل بکرێ ڕاستەخۆ مافی مرۆڤ پێشێلەکرێ ڕاستەخۆ ڕەشپێسەکان دەبنە قوربانی ئێمە لێرەیە دەمانەوێت بەڕێستان بەراوردێک بکەیت لە نێوان یەکەمین مافی ڕەشپێسکەوە لە ئاینی پیرۆزی ئیسلام ئابینی کەوا بیلالی حەبەشی گەر بە نمونە وەربگرین کۆیلەیەک دەبێت یا خۆی کەسێک دەبێت کەوات تەنانەت خاوەنی خۆشینە دەبێتە بانگدەری ئیسلام دەبێتە کەسێک کەوا با بڵێن ئەتوانم بڵێم لە سەردەمی لە ئەهدی پێغەمبەرە یەکێک لە بەڕێزترین کەسەکان هاوڵەکانی نوێنەری ئەڵڵا ئەبێت لەسەر زەوی بەڵام دەبینین پاش چەندین سەدە لە ژیان لە ئەمریکا کە ڕەشپێسێکیش ئەگەر بێتە سەرۆکیش دیسانەوە دەسەڵاتینی لە ئەهدی خۆشیە هاوڕەگەزەکانی با بڵێن و هاو ڕەنگەکانیشی زوڵمیان لێ دەکرێت باش ئەمە جیاوازی پەروەردەکەنی یانێ باز یاسار سەروەر بێ با لەوێش قانونێکە بێت بەڵام هەر کاتێک قانونەکە پێشکەوت ئەمە کێشەکە لە پەروەردەکەیان نییە بڵای لە ڕاستیدا ئێمە کە جەناب باسی ئیسلامت کرد ئیسلام دینە وەنیە دینیش خوای پەروەردگار دایناوە هی مرۆڤ نییە هەر کاتێ شتەکان بوو بەشتی مرۆڤ وەکو هی خوای پەروەردگار دەرناچێت بۆیە بەڕاستی یعنی کاتێکە لە ئیسلامە باسی سەحابەکانی پێغەمبەری حتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئوسامەی کوڕی زەید کە خۆشەویستی پێغەمبەری خوا بە صلی الله علیه وسلم ڕەشپێز بوون پێغەمبەر صلی الله علیه وسلم کوڕی بە کوڕی خۆی ئەمە یعنی چی معنای جیاوازی نەکردووە بۆیە دەسەڵاتێکی گەورەشیان پێدراوە تەنانەت ئوسامەی کوڕی زەید بۆچی بۆتە قائیدی ئەبوبەکر و عومەر لە یەکێ لە جەنگەکانە بەڕاستی لە ئیسلام ئەمە حاڵەکەیەتی بەڵام پەروەردە بەڵێ لێرەدا شتێکتە لێ ناشاربوون بەنسبەتی کێ پەروەردەی مرۆڤەکانەکە لە دەرەوە لە هەندەرانە لە ئەمریکا لە ئەوروپا لە زۆرە شوێنەکان بەڕاستی تیڤی ئەیکا ئیعلام ئەیکا ئیعلامیش ئەوەتانێ لە سەنگەرایە بۆ کێ بۆ مسلمان و غەیری مسلمان بۆ کێ بۆ ئەو کەسانەی کەوا غەیری سپی پێستن لە ڕاستیدا کە باسی ئیسلام کەین لە سەنگەران وەرە ئێستا بەسیترین شت ڕوو بدا یەکسەر ئیعلام ئەم خەڵکە ناچێت لەبارەی ئیسلام بخوێنێتەوە بەڵکو هەمووی سەری تیڤیەکە وەڵا فڵان کەس ڕێشی هەبوو ڕۆیشت ئەمەی کوشت وەڵا وای کرد فڵان شوێنی سووتان خەڵک لەمە وەریگرتووە بۆیە فعلەن حەقد و ڕق و کینێ لە چێ دروست بووە لەو پەروەردەوە دروست بووە کە پەروەردەی چییە ئیعلامە ئەم پەروەردە ئیعلامی وای کردووە کە خەڵک ڕق و حەقد و کینێ ئەگەر بێت و لە ناخابێ من زۆر جار بیرم لەوە کردوێتەوە تو خۆزگە ئێمە کە لە بەریتانیایەن مزگەوتەکانمان ئەکرد بە شوشە بۆ ئەوەی خەڵک بێ بمان بینێ بۆی واقعەکە مەسە ئێستا لەم حاڵەتێک ئێستا کۆرۆنا هاتووە شتێکی زۆر گەورە بۆ ئێمە دەرکەوت و بۆ غەیری خۆشمان دەرکەوت یعنی ئێستا لە کاتێکە ئەم کۆرۆنا هاتووە مسلمانان واقعەکەی حەقیقەتەکەی خۆیان دەرخست بۆ کێ بۆ ئەم خەڵکە تەنانەت ئێستا بۆ نمونە ئێمە لە مزگەوتی خۆمانە بای هەزارها پاوەند پارە کۆکراوەتە لە گیرفانی ئەو خەڵکە دراوە بە ئەشیای زەڕورات و براوە بۆ خەسەخانەی گەوری شارەکەمان جگەلەوەی حتا تەنانەت چەندین خانەوادە لە چەندین شاران لە ماڵی خۆیانە لەسەر گیرفانی خۆیان خواردنیان دروست کردووە بردووارە بۆ خەستەخانەکان ئەمە وای کردووە کە شازادەی بەریتانیا بە سوپاسەوە بڕوانێتە جالی مسلمان پیان بڵێ بەڕاستی ئێمە شتێکمان بۆ دەرکەوت کە مسلمان سەلامەتە مسلمان چییە ئاساییشە ئەوە نییە کە خەڵک باسی لەکە بۆیە بەڕاستی ئەم حەقیقانە ئەم ڕاستیانە ناوبەناوی دەرەکەون بۆ خەڵکی بەڵام کاتێکە ئەلامەکە پشت ناگرێ ئێستا ئێمە ئەلام کێمان بەدەستەوەی لە ئەوروپادا ئەلام هەموو شتێ بەدەستکەوەیە بەدەست دەسەڵاتدارەکانەوەی بۆی وای کردووە پەروەردەی خەڵکەکە ئەگینا لە مەکتەبەکانە دەسەر حەقد و ڕەخوکینە خەڵک پەروەردە نابێت ئەوەی کاتێکە
دەمەوێت بزانم ئایا بۆ نمونە جاری وایە کاتێکە پاسێک کا بە ناو دوکانێکە هەندێک کەس دەکوژن زۆر جار دەسەڵاتدارانی ئەوروپای ئەمریکا کە ویستیان لەسەر بێ وەکو کەیسێکی تیرۆری مامەڵی لەگەڵا دەکەن بە تایبەتی ئەگەر بێت ئەو کەسە ڕەنگە بۆنێکی ئاینی پیرۆزی ئیسلامی لێ بێت یا ئیشیان بەوە بێت کە بێن مسلمان و ئیسلام تاوانبار بکەن لەوەی کەمانە تیرۆرن. ئایا ئەمەی کە ئێستا لە ئەمریکا ڕوودەدا جیاوازی نێوان ڕەنگەکان تەنها ڕەنگە جیاوازیەکەی دروست کردووە یاخۆت ئاینداریەکەش جیاوازی دروست کردووە و زۆر جار دەسەڵات زوڵم و ستەم لە کەسێک دەکا کە لایەندەرێتی ئاینێک بکە ئایا چە مەسیحی بێ یاخۆت بە تایبەتی ئاینی پیرۆزی ئیسلام بێت؟ وڵای لە ڕاستیدا دەسەڵات هەچەنە لە بینی وڵاتی تا وڵاتی فەرقی هەیە بەڵێ دەسەڵات دەوری زۆر باڵای هەیە. مەتەن بۆ نمونە لەو حاڵەتانەی کە ڕووی داوە لە ئەوروپادا کاتێک کە کۆمەڵی خەڵک هەبووە لەژێر هەر ناوێکە ناو تیرۆریست و کۆمەڵێک شت کراوە کۆمەڵە کەس کوژراوە ڕێژەیشیان زۆر مەحدودە. بەڵام تەماشاکەی زۆرێک لە ڕئیسی وڵاتەکان یەک بەیەکیان وچی ئەیان و تەواو تازە پێکەوە ژیانمان نەماوە لەگەڵ مسلمانە پێکەوە ژیان کۆتایی هات. بەڵام بەعکسەوە ئێمە لە شوێنێکی وەکو نیوزیلندا بە بەرچاو عالەمەوە زوڵمی زۆر گەورە ئەکرێت دەیان خەڵک دەیان لە ناو مزگەوتەکە بێتاوانی سڤیل ئەکوژرێ واشمان نەوت. بەڵێ فعلەن لە ئەوروپادا و لە ئەمریکاشدا دەسەڵات وەکو دەسەڵات لەگەڵ ئیعلام بەڕاستی هەردووکی مشتەرەکە لەمەدا. بەڵام خەڵکەکە جیاوازە بۆی حەقوایە دەسەڵات لەگەڵ چی ئیعلامە جیاواز بکەینەوە لەگەڵ کێ لەگەڵ خەڵکی عام. خەڵکی عام بەڕاستی خەڵکێکی زۆر باشیان هەیە ڕاستە خەڵکی تون ڕەویشیان هەیە بەڵام بەڵێ دەسەڵات دەوری باڵای هەیە بۆت کە هەر دەسەڵاتەکە نایەوێ. ئێستا بۆ نمونە مسلمانان ئەگەر وردە لە وڵاتانە زیاد بن ئەو هەستەکە کە دەسەڵاتی ئەو چیەکە کەمە بێتەوە هەر وەکو حەسادت پێی ناڕەحەتە. بەڵێ بە دڵنیایی وەرە ئێستا بڕۆ و کەسانی کە دێن بۆ ئەوروپا کاتێک وەزارەتی ناوخۆ ئەوەی کە پێوترێت دەستگا ئەمنیەکان یەکسەر بێسی و دێتە لە ڕەفس بۆ ناوێ خەڵکەکە بێت. بەڵام کێ مافەکەی پێدا ئەو خەڵکانی بۆ منە هاتون بۆ بەریتانیا مافی با بڵێن پەناهێندیان وەرگرتووە کێ پێیداون حاکم پێیداون. حاکم کەسێکی مؤدبە کەسێکی قانونیە بە پێ قانونی خۆی ئەڕوا ئەڵێ مەشیای ئەوەیەتی. بەڵام وەزارەتی ناوخۆ هەرکە هاو یەکسەر ڕەفز دێداتێ دەسەڵدا 90 زیاتری ئەو قبوڵی نییە. ماوەساوەی کە ئێستا دەگوزارێت ئایا تەنها جیاوازیەکە لە ڕەنگایە یاخۆت لە ئاینیشا هەیە بە تایبەتی لە ئەمریکا وایە دۆسیەی جۆرجیش پێوەستی تەنها بە ڕەنگەوە هەیە یاخۆت ئاینەکەشەوە؟ لە ڕاستیدا جۆرج مسلمان نییە بە پێی ناوەکەی بێ مسلمان نییە جۆرج بەڵام ڕەنگە مەسیحی بێت. بەڵێ بە دڵنیایی بەڵام لەوێدا کێشە لە مەسیحیەتان نییە. کێشەی ئەسڵ لە ئەوروپا و لە ئەمریکا لەسەر مسلمانە. هەر دیانەتێکی ترت هەبێ وەکو دین ناچەوسێنرێتەوە. باشە مامۆستا بۆ یعنی ئەگەر بێت و لە ئەوروپا ئیسلام با بڵێن بێتە ئاینی یەکەم یاخود ڕێژەی مسلمانان زیاد بێت لە کاتێکە مسلمانان بەم کردەوە جوانانەی تازەترین نمونەکە بەڕێستان چەندێک هاوکاری بوون مەسەڵەن نمونەی کۆمەڵێک مسلمان نمونەی گروپێکی کەم لە مسلمانان کەوا چۆن هاوکاری بوون لە حاڵەتی ڕوبەڕووبەرەوەی کۆرۆنادا. یعنی ئەمان لە چی ئەترسن؟ یعنی ئەگەر بێت و ئێستاکە ڕێژەیەکی زۆری مەسەڵەن هاوڵاتیانی بریتانی مسلمان بنایە بۆ حکومەت کاراسانی تر نییە ئاشتی خوازی تر نییە مسلمان نەتاقەتی سەریێشە و شەڕ و فەرتەنەی هەیە و نەچێتە کۆمەڵێک شوێن و باڕ و یعنی هاوڵاتیەک کەوا ئەگەر مسلمان بێ ڕەنگە کێشە و مەشاکلی زۆر کەمتر بێت لە هاوڵاتیەک کە بێدین بێ یاخود کۆمەڵێک دینەکەی ڕێبدا بە هەنێ ئیشی تر بکە. وڵی من گوێم لە یەکێک لە تەسریحاتی پێم وابێ ڕئیسی فەڕەنسا بوو دەیگوتی دەی من ڕازی نابم فەڕەنسا بێتە دەوڵەتێکی ئیسلامی. یعنی چی؟ یعنی مەسەلەکە دەسەڵاتە لێرەدا دەسەڵاتەکەیە بۆ نمونە ئەگەر بێت و مسلمانان وردە بێنە پێشەوە دەسەڵاتیان هەبێ. ئێستا بۆ نمونە عومدەی لەندەن کە تەماشاکەی بەقەدەر 3-4 دەوڵەتی ئیسلامی بەس خەڵکی تیا ناو لەندەن بەڵام مسلمانە. ئەمە وردە تەماشاکەی لە زۆر لە مەناسیبەکانە و حتا ڕێژەی خەڵکەکان تەنانەت مناڵبوونەکان و ئەکا لەوانەیە 20 ساڵی تر 30 ساڵی تر لە ئەوروپادا خەڵک بەلانی کەم بێتە نیوەی ئەو خەڵکە. ئەمە ڕێگەی پێ نادەن بەڕاستی ئەمە ڕێگەی پێ نادەن دەسەڵات ڕێگە بەوە نادا بەڵکو بە هەموو شێوازێ هەوڵەدا ئەمە دوا بخە هەوڵەدا ناشرینی بکە. ئەوە بە تەکیدی ئەوە سیاسەتێکی متەبعە ویستراوە دەتوان بۆی کە مسلمان ناشرین بکرێ. هەوالێهات دیانەتەکانی تر لە ڕاستیدا وەکو دیانەت وەرە ئێستا لێرە بوذی لێیە باش نییە هندی لێیە سیخی لێیە ئەسڵەن پشتگیریان نەکرێ باشترین خزمەتیشیان نەکرێ. بەڵام مسلمان بەعکسەوە
مسلمان لە هەر شوێنێکا ببینێتەوانێ ئیتیهامی بۆ دروستەکە. زۆر باشەوەسا لە بەروی دەرفەتی کەممانماوە دەمێ بزانم لەم جۆرە ڕووداوانەی کە ئاینی مەسیحی و ڕەگەزپەرستی و دەسەڵاتیشی تێدایە هەمویان بەگژ یەکتا دەڕۆنەوە تا چەندە خەڵکانێک بیر لەوە دەکەنەوە یاخۆت خەڵکانێکیشن بانگەشە بۆ مافی مرۆڤی ڕاستەقینە لە ئاینی پیرۆزی ئیسلاما دەکەن و خەڵکانێکیشن بیر لەمە بکەنەوە و بگەڕێنەوە بۆ ئاینی پیرۆزی ئیسلام. لە ڕاستیدا لێرە بەروم لە شوێنێکی وەکو ئەوروپادا ئەگەر مسلمانان بۆ خۆیان خۆی مکێشەکەمە لە چیایە بەداخەوە یعنی مسلمانان وەکو پێویست ئێمە ڕەوشتمان جوان نییە وەکو پێویست ئێمە ئیسلامەکەمان تەطبیق نەکردووە. والله من پڕوام وابوو ئەوەنێک کە من لەگەڵ ئەم خەڵکاتێکەڵم ئەگەر ئێمە ئیسلامان بە جوانی پەروەدە بکردبایە بڕوام وابوو لەوانەیە بڵێم ینی نەک لە 150 لە 170 بەرەسەریشی ببایە بە مسلمان حتا ئێسەکانێ بەڵام بەعکسەوە لەبەرەوە بە حقیقت مسلمانان زۆر جار ئەمە ڕاستیەکە ناتوانێت بیشاریتەوانێ دنیا ویستین بەڕاستی زۆر جار لە تعاملی خۆمانە تعاملمان جوان نییە نە لەگەڵ خۆمانە نە لەگەڵ غیری خۆشمانە ئەمە وای کردووە فعلەن ئەو قووەتەی پێنەداوین ئەگینا والله العظیم بۆ نمونە ئێستا خەڵکمان هەیە لە ڕێگەی زەواجەوە هاتۆژنی هێناوە دەوانێت ماوەیەکی تر پێ بڕوە ئەوەندە مسلمانان زەواجیان کرد لەگەڵ غیری خۆیانە ئەو کاتاڵی برازا هۆڵندیەکەم و ئەوڵی پورزا ئەتیناوە ئەسینایەکەم و هەر شتێک لەم بابەتانە خەڵک ئەوەندە زۆر بوو بەڵام ڕاستیدا هیوامان هەیە یعنی حەز ئەکا والله من نەفەرم بینیوە خۆم کاتێ وتوێتی بەخوا من ئێستا حازرم لە شوێنە دانیشتە بووم پاکەتە نوقلی هێنا نوقلەکەی دا بە من وتم دەستی خۆش بێ وتی گورە بۆ خۆت ناڵێم وتم ئەی وتی بیبەخشەرە بەمەی کە لێرە دانیشتون والله ئەمەی لە ناخی دڵەوە شایەتمان بێنم بەڵام ئەم نەفەرە دواییش بەڕاستی چی بوو هەڵگەڕایوەکو پێویست نەما بۆ لەبەرەوەی مێردەکەی ئەو کاتە ڕوو لەخوا نەبوو کە ڕوو لەخوا نەبوو ئەمیش ئەڵێ سەیری چی بکەم بەخوا نەفەر هەبووە کاتێکەوە ژنمان لێمارە بڕیوە دوای ئەوە هاتوێتەوە دیسان لێکمان جاکرێتەوە بۆ ئەڵێ مێردەکەم سوکایەتیم پێەکە معاشی با بڵێوەکو پێویست مارەی ناداتێ زۆڵمی لەیەکە قسەی پێڵێ ئەمە وای کردووە فعلەن ناش بەڵام ئەمە ناڵم هەمووشی وایە خەڵکی چاکیشمان هەیە خەڵکی ڕێکوپێکیشمان هەیە بەڵام لە ئاستی پێویستانین والله ئەگەر لە ئاستی پێویستە بووی نایە ئەو خەڵکەت کە بۆ بەڕاستی دین ئەتوانی بڵێ نەماوە لە غەربە دین ئەتوانی بڵێ تازە خەڵک لەوە فێر بووە بە زائیدێک یقنا بێت بڕۆ سێری کەنیسەکان کە هەرچی ئەو مزگەوتانی کە تۆ ئەیبینی بڕۆ تەماشاکەی ئەکسەریەتی هەمووی کەسی کەنیسە بوون ئێستا بڕۆ لە هەر شارێکە ئەگەڕێ ئەگەر کەنیسەیەکت بینی دەکەس بیاڵێ بەخوا خەڵکێکی زۆری بۆچێ بەڵام مزگەوتی 1000 کەس لەوانەیە بۆی بچێ ئەمە بەڕاستی کەوالهات لەسەر خۆمان کەوتووە کەی ئێمە خۆمان گۆڕی ڕوام وایە ئیسلامیش و خەڵکێکی زۆرش دێت ئێستش بەردەوام خەڵک دێتە ناو ئیسلامەوە بە شێوازێکی زۆر جوان ئیسلامی پێخۆشە بەڵام دیسانەوە بەخوا من حتا ڕۆژێکیان نەفرێکم بینی ئینگلیز بوو وتی ڕۆژێکیان چوون بۆ نوێژی بەیانی کاتێک کە چوون بۆ نوێژی بەیانی تەماشام کرد 6 کەسم بینی ئەڵێ لەو کەسم پرسی کە من بووم کە بوو بەسەبەبی هیدایەتی من تم بۆچی ئەو خەڵکە کەمە کوان ئەی ئەوانەی تریکەوە قەرە باڵغ بوون یعنی خۆشی هەستی بەوە ئەکرد مسلمانان خەریکی بابرن دنیاکەیان زیاترن بۆ لە قیامەتەکە. سپاس بۆ بەڕێز مامۆستا حەمەڕەشید پێنجوێنی لە بریتانیاوە لەگەڵمان بوو لەم تەوەرەیە قسەی بۆ کردین ناوڕێکمان هەیە و دێنەوە لات. دووبارە سڵاتان لێبێ ئازیزان پرگەی یادەوەریمان هەیە با بزانین لە ڕۆژێکی وەکو ئەم ڕوودا و بەسەرهاتە گرنگانە چین بینەری دەبین پێکەوە. سیوێکی 5 ساڵی 2001 پاشقۆڵبوونەوە و زیادبوونی کێشە کەڵەکەبووەکانی ناوبزوتنەوەی یەکبوونی ئیسلامی بە تایبەت لە دوای کۆنگرەی تەوێڵە و ئاسایی نەبوونەوەی بارودۆخی ناوبزوتنەوەکە و داننەنان بە شەرعەتی سەرکردایەتی هەڵبژێردراوی کۆنگرە زۆربەی هەرەزۆری سەرکردایەتی هەڵبژێردراوی کۆنگرە و زۆربەی مەڵبەندەکانی ڕێخستن و هێزە سەربازیەکانی و ئۆرگانەکانی دیکە خۆیان بە ناچار زانی لەو شپرزەیە خۆیان دەرباز بکەن و کۆمەڵی ئیسلامی کوردستان لەسەر نەخشە و میتۆدێکی نوێ ڕابگەێنن هەر لەگەڵ ڕاگەاندنی کۆمەڵی ئیسلامی تا ئاسەنگ و لەمپەری زۆر هاتە بەردەمی و دەویسرا بە کێشەی لاوەکیەوە مەشغوڵ بکرێ بەڵام بە سیاسەتی حەکیمانی ئەمیر و سەرکردایەتی ئەو کات توانرا خۆیان لەو کێشانە بە دوور بگرن ئەگەرچی زۆرجار باجی گەورەشی دابێ بەڵام کۆمەڵی ئیسلامی بۆی ڕاگەندرا بۆ ئەوە بوو ببێتە بەشێک لە چارەسەری کێشە کەڵەکەبووەکانی ڕابوونی ئیسلامی بە تایبەتی و
هەرێمی کوردستان بەگشتی نەک ببێتە کێشەیەکی تر بۆ خەڵکی بەشمەینەتی کوردستان. کۆمەڵ هەرزوو بوویە هیوا و ئاوەتی زۆربەی ئیسلام دۆستان و توانی لەگەڵ تەواوی لایەنە سیاسیەکان پەرە بە پەیوەندیەکانی بدات و لە ئاسی ڕێکخراویشەوە گرنگی بە تەواوی چین و توێژەکان بدات. هەر ئەوە ژوای کردووە ڕۆژ بە ڕۆژ لە فراوانبوون و گەورەبووندا بێ و زیاتر ببێتە جێگەی هیوای موسڵمانان و کوردستانیان. کۆمەڵی ئیسلامی پارتێکی ڕازگۆ و بەرپرسیارە. لە هەر هەڵوێست و هەنگاوێکدا موسڵمانەتی گەلی کورد دەکاتە پێوەری سەرەکی هەڵوێستەکانی و بەرژەوەندی هاوڵاتیان و نەتەوە لەکوێ بێت کۆمەڵی ئیسلامی لەوێ دەبێ. کۆمەڵی ئیسلامی تا ئێستا 3 کۆنگرەی گرێداوە و لە ئێستاشدا مەشغوڵی هەنگاوەکانی بەستنی کۆنگرەی 4ەمە و ومێد دەکرێت کۆنگرەی 4ەم بە شێوەیەک بێ کۆمەڵی ئیسلامی زیاتر لە ئامانجەکانی نزیک بکاتەوە. لە سەرەتای ڕاگەیاندنیەوە تا ئێستا لەسەر خواست و داوای تەواوی ئەندامان نووسەر و ڕۆشنبیر و زانای بەتوانە مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامیە. سیوێکی 5 هەموو ساڵێک دیاریکراوە بۆ ڕۆژی جیانی بەرەنگاربوونەوە و واسیێنان لە جگەرەکێشان و دەرخستنی زیان و مەترسیەکانی جگەرەکێشان لە سەرتاسەری جیاندا. ئەم ڕۆژە ساڵی 1970 لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیانی و بە هاوکاری زۆرێک لە وڵاتان دیاری کراوە. ئەوەی جێی سەرنج و سەرسامیە زۆربەی زۆری کۆمپانیەکانی بەرهەمهێنانی جگەرە لە جیهاندا سەر بەو وڵاتانن کە ئەندامن لە ڕێکخراوی تەندروستی جیانی و ڕۆڵ و کاریگەریان هەبووە لە دیاریکردنی ئەو ڕۆژەدا. ڕێکخراوی تەندروستی جیانی ئاماژە بەوە دەکات ساڵانە لە جیهاندا 5,400,000 کەس بەهۆی جگەرەوە گیان لەدەست دەدەن بەهۆی زۆری زیان و کاریگەریە خراپەکانی وێتی کە هەموو زانایانی ئیسلامی بە یەکدەنگ جگەرە و جگەرە کێشان و بازرگانی پێوەکردنیان حرام و یاساخ کردووە. سیوێکی 5 ساڵی 1962 سزای لە سێدارەدان بە سەر تاوانباری جەنگ ئەدۆڵف ئیخماندا جێبەجێ کرا و کۆتایی بە ژیانی هێنرا لە تامەنی 54 ساڵیدا. پاژەوەی دەستگای مخابەراتی مۆسادی ئیسرائیلی توانی زۆر بە شێوەیەکی نهێنی و سەرکەوتوو ئەدۆڵف ئیخمان لە ئەرجەنتینەوە بڕفێنێت و بیهێنێتەوە بۆ ئیسرائیل و دادگایی بکەن. بە تۆمەتی ڕۆڵ و پەیوەندی ڕاستەوخۆی ئیخمان لە کارەساتی پڕتراژیدەی ئەڵمانیەکان بەرامبەر بە جوولەکە بەناوی هۆڵۆکۆست. ئەدۆڵف ئیخمان لە ساڵی 1906 لە زۆڵین خنی ئەڵمانیا لەدایک بووە. فەرماندەیەکی سەربازی بووە لە سوپای تایبەتی ئەڵمانی و یەکێک لە نزیک و دۆستەکانی هیتلەر بووە. پاشەرسی ئەڵمانیا لە جەنگی جیهانی دووەم بە نهێنی خۆی گەیاندە ئەرجەنتین، بەڵام دڵسۆزی و خەمخۆری گەلی جوولەکە بۆ خوێنی کوژراوەکانیان وای کرد کە تەواوی ئەوانەی دەستیان لە خوێنی جوولەکەدا هەبێت بکوژرێن. بەڵام لە کوردستان بە کوژ و تاوانباری کیمیابارانی هەڵەبجە و ئەنفال و جاش و نۆکەرانی ڕژێمی بەعس ئازاد کراون و باشترین موچە و ژیانیشیان بۆ دابین کراوە. سیوێکی 5 ساڵی 2018 زەینەدین زیدانی پاڵەوانی تۆپیپەی پێشووی فەڕەنسا لە بڕیارێکی لە ناکەودا ڕایگەیاند کە دەستبەرداری پۆستی ڕاهێنەرایەتی یانی ڕیال مەدریدی ئیسپانی دەبێت. ئەو بڕیارش پاش چەند ڕۆژێکات لە بەدەستێنانی نازناوی سێمی خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا. زەینەدین زیدان یەکێک بوو لە یاریزانە ناودارەکانی مێژووی تۆپیپەی فەڕەنسی و لە بنەڕەتدا خەڵکی جەزایرە و ساڵی 1972 لەدایک بوو و لە ئێستادا تەمەنی 48 ساڵە. سیوێکی 5 ساڵی 2001 کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕاگەیەنرا. دیارە 19 ساڵ بەسەر تەمەنی کۆمەڵی ئیسلامی کوردستاندا تێدەپەڕێت. بۆ قسەکردن لەسەرەوەی کە بزانین دەستکەوتەکانی 19 ساڵی ڕابردووی کۆمەڵی ئیسلامی کوردستان چی بوون بە تایبەتی دیارە 19 ساڵ خەباتی مەدەنی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان و عێراق دەستکەوتی گرنگ بوون. با لەسەر مۆزوعە لە سۆرانەوە میوانداری زۆر بەڕێز مامۆستا مەروان گەڵاڵی ئەندامێکی لە دامەزرێنەرانی کۆمەڵی ئیسلامی دەکەین. مامۆستا سڵاوی خوا لێ بێت و ئەم کاتت باش وە 19مین ساڵیادیشت پیرۆز بێت. هەموو کاتێکتان باش و سەڵامی خوا لە جەنابت و لە سەرجەم بینەرانی کەناڵی پەیامی خۆشەویست بۆ سەڵاو و ڕێزم بۆ سەرجەم کارمەندان و سەرجەم ئەندامان و دۆستان و هەوادارانی کۆمەڵی ئیسلامی. زۆر باشماوە سادەمانێ بزانین ئایا کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕوون و ئاشکرایەکە لە پێناو چیدا ڕاگەیەنرا، بەڵام
دەمانوێت باز لەم 19 ساڵەی بکەین دەستکەوتەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە گۆڕەپانی سیاسی و لە بابەتە کۆمەڵایەتیەکان بەگشتی لە هەرێمی کوردستان و عێراقدا چی و چی بوون؟ بسم الله الرحمن الرحیم. سەرەتا سەڵاو و ڕێز و حورمەتم بۆ گشتلایەک و پیرۆزبایی 19مین ساڵەی کۆمەڵی ئیسلامی لە سەرجەم دۆست و ئەندامان و هەوادارانی دەکەم. ئەم پێم خۆشە پێشەوەی کە بێمە سەر ئەو وەڵامەی جەنابەت هەر زۆر بە کورتی ئەوە بڵێم کە کۆمەڵی ئیسلامی شەرعیەتی کۆنگرەی لەگەڵدا بوو لە کۆنگرەی تەوێڵە سەرجەم ئەندامانی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی دەرچووی کۆنگرە بوون و ئەوجا کۆمەڵی ئیسلامی ئەتوانم بڵێم ناچار کرا لەگەڵ ئەو هەموو کێشە و قەیرانانەی کە ئەو کاتەی لە ناو بزوتنەوەی یەکبوونی ئیسلامیدا هەبوون کە ئیعلانی خۆی بکاتن و ئیعلان نەکردنی کۆمەڵی ئیسلامی قەناعەتم وا بوو بۆ مایەی پەرتەوازەیی سەرجەم کادیر و سەرجەم قیاداتی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی لەبەرەوەی کۆمەڵی ئیسلامیمان ڕاگەیان. ئێمە لە 5 خاڵ دێمە سەر وەڵامی ئەو پرسیارەی بەڕێزت. یەکەمیان لە ڕووی سیاسیەوە، کۆمەڵی ئیسلامی لە ڕووی سیاسیەوە کە ڕاگەیەندراوە ئیعلانی خۆی کرد و قیادەیەکی نوێی دروست کرد، ئەتوانم بڵێم بە یەک خیتاب هاتە ناو ساحەی هەرێمی کوردستان و هەم لە پەرلەمان خیتابی پەرلەمانی و خیتابی کاتێکە لە حکومەتەکان بەشدار بووین، خیتابی وەزیرەکانمان و لەگەڵ ئەنجومەنی سیاسی و لەگەڵ مەکتەبی ئەمیر و لەگەڵ سەرجەم دام و دەستگاکان یەک خیتاب بووە. یعنی لە ناو ئەوساتی سیاسیدا سیقە و متمانەیەک دروست بوو کە کۆمەڵی ئیسلامی خاوەنی خیتابێکی ڕوون و ڕاشکاوە و خاوەنی ڕوئیایەکی ڕوونە و دووفاقی لە سیاستکردندا لە کۆمەڵی ئیسلامیدا ناوەشێتەوە. لەبەرەوەش ئەتوانم بڵێم سیقە و متمانەیەکی تۆکمە دروست بوو لە نێوان سەرجەم لایەنە سیاسیەکان و کۆمەڵی ئیسلامی و بەتایبەتیش ئەو لایەنانەی کە ئەتوانم بڵێم لە ڕووی سیاسی و لەگەڵ کۆمەڵی ئیسلامی نەیار بوون، بەڵام سیقە و متمانەیان بە کۆمەڵی ئیسلامی بۆ بە خیتابی کۆمەڵی ئیسلامی بۆ لەبەرەوەی زانیویانە خیتابی کۆمەڵی ئیسلامی خیتابێکی ڕاستگۆیانە و سەرڕاستانەیە. ئەوە لە ڕووی سیاسیەوە. لە ڕووی کۆمەڵایەتیەوە کۆمەڵی ئیسلامی توانی کە بچێتە ناو سەرجەم چین و توێژەکانی جەماوەری خۆشەویستی هەرێمی کوردستان و لە نزیکەوە کۆمەڵی ئیسلامی لە خودی ئەندامانی کۆمەڵی ئیسلامی بناسن و توانی کۆمەڵی ئیسلامی لەو ماوەی کە 19 ساڵەی کە ئیعلانی خۆی کردووە دید و بۆچوونی زۆرێک لە خەڵکی هەرێمی کوردستان حتا ئەوانەی کە ئیسلامیش نین، ئەوانەی کە فکر و تەسەوڕێکی ئیسلامیشیان نییە، بە چاوێکی دیکە تەماشەی کۆمەڵی ئیسلامی بکەن و تەماشەی هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی بکەن و کۆمەڵی ئیسلامی توانی کە ببێتە پێشەنگ بۆ ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان و سیقە و متمانەیەکی زۆری خەڵکی هەرێمی کوردستان بەدەست بێنێتن. ئەوەش بەڕاستی توانم بڵێم دەستکەوتێکی دیکەی کۆمەڵی ئیسلامیە. لە خاڵی سێمدا کۆمەڵی ئیسلامی توانی بەو ماوە 19 ساڵە ببێتە خاوەن ئیعلامێکی زیندوو، ئیعلامێک کە بتوانێتن کە لە سەرجەم سەکتەرەکان ئیش بکاتن و بچێتە هەموو ماڵەکان و ئاشتەواییەک دروست بکاتن لە نێوان ئەو خەڵکەی کە تۆراوە و ئەو خەڵکەی کە هەوادارە و توانی کە بتوانێتن پەنجە لەسەر نەخۆشیەکانی هەرێمی کوردستان دابنێتن و ئیعلامێک بێ ئیعلامێکی زیندوو بێ و سەرەڕای ئەوەی کە ئیعلامێکی زیندوو بۆ ئیعلامێک جێی سیقە و متمانە و باوەڕ پێکراو بۆ لە ناو خەڵکی هەرێمی کوردستاندا ئێستاشی لەگەڵدا بێتن. خاڵی توارم لە ڕووی بانگەواز و پەروەردەوە کۆمەڵی ئیسلامی توانیوێتی لەو ماوەی 19 ساڵە کۆمەڵە کادیرێک کۆمەڵە بانکخوازێکی باش پەروەردە بکات، دروست بکە و بەدەیان دەستگا و بەدەیان سنتەر دروست بکاتن بۆ تەحفیزی قورئان، بۆ دیڕاسەی فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام و بۆ پێگەیاندنی ئیمام و خەتیب لە هەرێمی کوردستان کە ئەوەش بەڕاستی جێی دەستخۆشی بووە بۆ سەرجەم ئەندامان و قیادەی کۆمەڵی ئیسلامی. خاڵی پێنجەم لە ڕووی پەیوەندیەکانەوە کۆمەڵی ئیسلامی توانیوێتی کە پەرە بە پەیوەندەکانی خۆی بدا لەگەڵ وڵاتانی دراوسێ و لەگەڵ لایەنە سیاسیەکان و پەیوەندیەکانیشی لەسەر ئەساسی دڵسۆزی و ڕاستگۆیی بێتن. و خاڵی کۆتاییم لە ڕووی دەستکەوتەکانی کۆمەڵی ئیسلامی ئەوەیە کە کۆمەڵی ئیسلامی توانیوێتی بیتە پردێک لە نێوان
دەوڵەمەندان و خواپێداوان و هەژاران توانیوێتی دەستگایەکی زەبەلاحی وەکو بەخشین دروستکاتن و چەندان دەستگای دیکەی بەخشینی دروست کردووە لە شار و شارۆچکەکان بۆ گەیاندنی هاوکاری بۆ خەڵکی فەقیر و هەژار و نەدار و ئەتوانم بڵێم بە سەدان خانووی دروست کردو بۆ خەڵکی فەقیر و هەژار و دەستی بە هەزاران خەڵکی فەقیر و هەژاری گرتووە و هاوکاری بەسەر هەزاران خەڵکی فەقیر و هەژار دابش کردووە لە بۆنە و مناسەباتەکان. زۆر باشە مامۆستا هەر پارتێکی سیاسی کەوا دروست دەبێت بە کۆمەڵێک ئامانج و وەروە کۆمەڵێک با بڵێن وێزگەوە کەوا دەبێت پێی بگا پلان داڕێژەری بۆ خۆی بۆ کارەکانی دەگات چ بگا بەوەی ئەگەرەوە پارتێکی ئیسلامی سیاسیش بێت. کۆمەڵی ئیسلامی کوردستان چه ئامانجێک ماوە دەیەوێت پێی بگا یا خۆت کام لەو ئامانجانەی کۆمەڵی ئیسلامی کوردستان هێشتا وەکوم کاریان بۆ دەکا بۆەوەی بگات پێیان وەروە وەک دەزانین کۆمەڵی ئیسلامی کوردستان توانین بڵێ وەکو جیاواز بە فۆرمێکی جیاوازتر بەشێک لە حیزبەکانی ترکە پێشووتر هەبوون لە ناو کای سیاسی هەرێمی کوردستان ئیشی کردووە. ئەو ڕێگریانەش کەوایان ئەو بربەستانە ئەو جۆرێک لە خستنە زاوی کۆمەڵی ئیسلامی کوردستان لەلایەن چ لایەنەکانی ترەوە بێ یاخود چی هێزە ئیقلیمیەکانەوە بێ وەکو بربەست لە نێوان لە بەردەم کۆمەڵی ئیسلامی بۆ گەیشتن بە ئامانجەکاری. ئەم قەناعەتم وایە یەکێک لەو خاڵانەی کە ماوێتی کۆمەڵی ئیسلامی کە پێی بگاتن و کە لە بەرنامە و لە ئەتوانم بڵێم کاری ڕۆژانەی کۆمەڵی ئیسلامیدایە بەدەستێنانی سیقە و متمانەی سەرجەم خەڵکی هەرێمی کوردستان کە خەڵکی هەرێمی کوردستان بەتەبە بۆ خۆتان دەزانن خەڵکێکی موسڵمانە و ئەهلی مزگەوتە و بەدەستێنانی ئەو سیقە و متمانەیەوە خەڵکی هەرێمی کوردستان سیقە و متمانە بە ئەندامان و قیادەی کۆمەڵی ئیسلامی بکاتن کە شایستەن بۆ بەڕێوەبردننی هەرێمی کوردستان کە ئێمە ئەوە توانم بڵێم یەکێکی دیکە لە ئاواتەکانمان و لە ئەهدافەکانمان کە کۆمەڵی ئیسلامی ببێتە خاوەنی حکومەت و خۆی حکومڕانی لە هەرێمی کوردستان دابکاتن چونکە هەر حیزبێکی سیاسی کە دروست دەبێتن بە ئومێدی ئەوە دروست دەبێتن کە ڕۆژێک لە ڕۆژان دەسەڵات بگرێتە دەست ئەو گرتنە دەسەڵاتش بەڕاستی پێویستی بە ئەو متمانەیە کە خەڵکی هەرێمی کوردستان متمانە بە کۆمەڵی ئیسلامی بکاتن و خەڵکی هەرێمی کوردستانیش ئەتوانم لێرانەڕا وەبیریان بێنمەوە کە شایەتمانی دەستپاچی و دڵسۆزی و ماندوونەبوون لە بەڕێوەبردننی کار و ئەرکەکان کە دەخرێتە سەرشانیان ئەنجامیان داوە جاچ لە حکومەت بێت لە پەرلەمان بێتن وچ لە ئەنجومەنی پارێزگاکان بێتن کادیرانی کۆمەڵی ئیسلامی و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی ئەتوانم بڵێم شایستەی ئەو متمانەیەن کە خەڵکی هەرێمی کوردستان پێیان بکاتن بەڵام پێویستی شەکا کۆمەڵی ئیسلامی زیاتر لەگەڵ چین و توێژەکانی خەڵکی هەرێمی کوردستان تێکەڵاوتر بێتن و زیاتر لەگەڵ مەعاناتیاندا بژین بۆی کە ئەو خەڵکە زیاتر متمانە و سیقە و متمانەمان پێ بکەن. زۆر باشە ماوەسا دێمەستەر بەشی دووەمی پرسیارەکەی کاکشوان دووبارەی بکەم و ئایا بربەستەکان تا چەندە هۆکار بوون لەوەی کە کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕێگری بۆ دروست بکرێت و بەتایبەتی ئێستا هەندێک پێوەەر بۆ ئەندازەی حزبی کورسی پەرلەمانە ئایا بربەست هەبووە لەوەی کە یا واقعی کۆمەڵی ئیسلامی کوردستان زیاتر لە 7 کورسیە بەڵام ڕەنگە بۆ نمونە ساختەکاری لە هەڵبژاردنەکان و بربەستەکان ڕێگریان کردی بێ ئێوە قەبارەی ڕاستەقینەی کۆمەڵی ئیسلامی چۆن دەبینن و چۆن بربەستەکانیش دەبینن؟ گومانت نەبێ لەوەی کە ئێمە هەر لەو ڕۆژێک کە ئیعلانی کۆمەڵی ئیسلامیمان کردووە بربەستی زۆرمان بۆ دروست کراون و شاراوە نیە لە ئێوە و لە بینەرانی بەڕێز و خۆشەویست کە هەر لەگەڵ ئیعلانی کۆمەڵی ئیسلامی کە بە ماوەیەکی کەم بنکە و بارەگاکانی کۆمەڵی ئیسلامی بردومان کران و بە دەیان قیادە و کادیری کۆمەڵی ئیسلامی شەهید و بریندار کران و ئەو جا دوا بە دوای ئەوە پلانێک کە بەداخەوە لە ناو هەرێمی کوردستان لەلایەن حیزبێکی سیاسیەوە داڕێژرا بۆ دەستگیرکردنی ئەمیری کۆمەڵی ئیسلامی و چەند قیادەی کۆمەڵی ئیسلامی و بە سەدان کادیر و ئەندامی پێشکەوتوی کۆمەڵی ئیسلامی بە ئومێدی ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی کۆتایی پێبێتن و لە ساحە ڕەش بکرێتەوە بەڵام لەخوا بە زیادی بێ کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ئەوەشدا بە قووەت و هێزێکی دیکە هاتەوە مەیدان و توانی کە کاریگەری بە قووەت و بەهێز دروستکاتن لەسەر خەڵکی هەرێمی کوردستان و من لێرە ڕا سوپاسی خەڵکی هەرێمی کوردستان دەکەم کە بە سۆز و عاتیفەیەک پێشوازیان لە خێتابی کۆمەڵی ئیسلامی کرد کۆمەڵی ئیسلامی خۆی سەپاندووە توانی کە ڕێژەیەکی بەرچاو لە کورسەکان بەدەست بێنێتن لە پەرلەمانی کوردستان لەگەڵ ئەو هەموو ناخۆشی و ناسۆرەی کە بەسەر کۆمەڵی ئیسلامی داهات بوو ئەو جا ڕێگریەکانی دیکە تا ئێستانەکەش بەردەوامن تەماشە دەکەین سیناریۆی زۆرا و زۆر دروستکراوە بە تایبەتی لە
حزبی دەسەڵاتدار بۆ ئەندامان و کادیرانی کۆمەڵی ئیسلامی بەناحەق تۆمەتی تیرۆریان خراوەتە پاڵ و لە سجندا قەیم کراون دوایش بەرەڵا کراون و ئێستانەکەش بە هەمان شێوە تەماشا دەکەین سیناریۆی جۆرا و جۆر دروست دەکرێن بۆ خەڵکی کۆمەڵی ئیسلامی و بۆ کۆمەڵی ئیسلامی بە تایبەتی ئەو پەیج و ئەو پەیجانەی کە سێبەرن ئەو پەیجانەی کە بەناحەق تەمویل دەکرێن واتوانم بڵێم خەڵکی هەرێمی کوردستان ئەگەر ئەو هەڕەشە و چاو سوورکردنەوەیان لەسەر نەبێتن گومانت نەبێت کە دەنگەکانی کۆمەڵی ئیسلامی و کورسیەکانی کۆمەڵی ئیسلامی زۆر لەوەی زیاتر دەبن کە ئێستا هەن بەشایەتی دەسەڵاتداران و حزبە سیاسیەکان و خەڵکی ڕۆشنبیری هەرێمی کوردستان. زۆر باشە کاتێکە بۆ نمونە لە 8 ساڵی ڕابردوودا کۆمەڵی ئیسلامی کوردستان یا با بڵێن 12 ساڵی ڕابردوودا تەنانەت وەکو ئۆپۆزیسیۆن دەرکەوتووە یاخۆ ڕکابەریەکی سەختی لەسەر بژێوی ژیان و قوتی هاوڵاتیان بەرامبەر بە حزبە دەسەڵاتدارەکان کردو. ئایا ئەمە تا چەندە دەستکەوتە و ئایا چی وا لە کۆمەڵی ئیسلامیەکە کە ئەمە بێتە استراتیژەتی کارکردنی لەوەی کە دژی ستەمکاری بوەستێتەوە؟ خۆ یەک شتە برای خۆشەویستم من نابێ ئەومان لەبیر چێ کۆمەڵی ئیسلامی حزبێکی ئیسلامیە کە حزبێکی ئیسلامیە لە ئەلفوبێی ئیسلامیشدا و لە منهەجی ئیسلامیشدا و لە منهەجی قورئان و سنەتی پێغەمبەری عەزیزمان عەلەیهی السەڵات وەسەلامدا ئەوەیە کە ئینسان لەگەڵ خەڵکی مەزلوم و خەڵکی ستەم لێکراودا بێتن و ئەوە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام کە هاتووە بۆی هاتووە کە چەوساوان ڕزگار کات کە هاتووە کۆتایی بە زوڵم و ستەم و چینایەتی بێنێتن و ئەو زوڵم و ستەمە چ زوڵم و ستەمێک بێتن لە خودی ئەفراد و لە خودی شەخسەکان بکرێتن یان زوڵم و ستەمێک بێتن لە قوتیان بکرێتن چونکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کە باسی فەزڵ و باسی گەورەی و باسی منت دەکا بەسەر قوڕەیشەکاندا دەفەرمێ فەلیعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف ئەو خەڵکە کە زیی تێر نەکرێتن و پارێزراو نەبێتن لە هەڕەشە و لە دەستی دەرەچی تام و چێژ لە ژیان نابینێتن لەبەرە کۆمەڵی ئیسلامی هەردەم بڕیاری داوە و لەسەر بڕیارەکەی خۆشی بەردەوام دەبێت هەتا ئەو ڕۆژەی کە لە ساحەماوە ئیشاڵە هەر دەشمێنێتن کە لە سەفی خەڵکی زوڵم لێکرا و چەوسێنراوە و مافکراو بێتن و ئەوە ئەولەویەت و استراتیژێتی کۆمەڵی ئیسلامیە و خەڵکی هەرێمی کوردستانیش قەناعەتم وایە ئەوەی کە خۆی لە خەت نەداتن دەزانن کە کۆمەڵی ئیسلامی تاکە لایەنێکە لەسەر ئەو مەبدە و لەسەر ئەو استراتیژێتە ماوەتەوە نە طموح و نە چاوسکورکردنەوە نەیتوانیوە کە استراتیژێتی کۆمەڵی ئیسلامی بگۆڕێتن بەڵام لەگەڵەوەشدا ئێمە پێمان خۆشە و بەردەوامیش دەبین لەسەر عیلاقەیەکی لێکحاڵی بوون و عیلاقەیەکی تەندروست لەگەڵ سەرجەم لایەنە سیاسیەکان چونکە قەناعەتمان وایە گەر لایەنە سیاسیەکانیش هەست بەو خەتەرە بکەن کە کۆمەڵی ئیسلامی هەستی پێکردووە بۆ کۆمەڵی ئیسلامی داکۆچی لێ دەکات هەم بۆ خۆشیان باشە بۆ خەڵکو هەرێمی کوردستانیش باشە کە خەڵک لە ئاسوودەیی و لە بەختەوەریدا بژێت. زۆر باشە مامۆستا زۆر جار هاوڵاتیانی هەرێمی کوردستان گلەی لە پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان دەکەن دەڵێن چیتان کردو یاخود ئەوەتان بۆ نەکرد. ئێوە لە کۆمەڵی ئیسلامی کوردستان هیچ دەرفەتێک هەبووە لە بەردەستانە بێ کەوا لە بەرژەوەندی خەڵک بێ کارێک بێ و نەتان کرد بێ یاخود بە پێچەوانەکەی هیچ دەرفەتێک هەیە کەوا کردوتانە و لە بەرژەوەندی هاوڵاتیان بێ وەگە بینین زۆر جارەگەر پارتە سیاسەکان لە بەرژەوەندی حیزبی ئیش بکەن زۆر ئاسان دەتوانن ڕەنگە بۆ ئەندامان و بۆ لایەنگران و بۆ خودی خۆشیان دەستکەوت و پارەی باش بەدەست بێنن بەڵام ڕەنگە ئەگەر بیانەوێ ببنە قوربانی و ببنە بەرەی خەڵک لە ڕووی مادیەوە زەرەر بکەن و هەتا بگرە لە ڕووی سیاسیشەوە تەنگەژەیان بۆ دروست بکرێ. ئێمە دەتوانم بڵێم لە ئەو کابینانەی کە بەشداریمان کردووە لە حکوومەتی هەرێمی کوردستان جاری پێش بەس بەسەرەوەی پەرلەمانتارەکانمان و فراکسیۆنەکانمان هەر لە یەکەم خولی بڵێ کە بەشدار بووین لە پەرلەمانی کوردستان تا ئێستانەکە کە خولی پێنجەمە توانیومانە دەنگێکی ڕاستگۆی خەڵکی هەرێمی کوردستان بین و داکۆچی کاری ماف و وەکو بڵێ مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان بین و دیفاع لە مەزڵومیەتی خەڵکی هەرێمی کوردستان بکەین و ئەولەویەتمان بە پێشکەشکردنی پرۆژە یاساکان لەو چوارچێوەدا بووە کە ئەو پرۆژە یاسایانەی کە لەگەڵ کو بڵێ سوود و قازانج بۆ خەڵکی هەرێمی کوردستان دەگەڕێنیتەوە یان لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستاندایە داکۆچیمان زیاتر لەسەر ئەو پرۆژە یاسایانە بۆ ئەو پرۆژە یاسایانەمان پێشکەش کردووە و لە هەر کاتێکدا خەڵکی هەرێمی کوردستان ئەندامان و جەماوەری خەڵکی هەرێمی کوردستان بەبێ گوێدان لە لایەنی سیاسی
لە دەرکەیان دابین دەرکەمان بۆ کردوونەوە گوێمان لێ ڕاگرتوون و بە دوای مەزڵومیەت و داواکاریەکانیاندا چووین لە ڕووی بەشداریکردنمان لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم بە شاهێتی هەموو خەڵکی هەرێمی کوردستان وەزیرەکانی کۆمەڵی ئیسلامی چاکترین و باشترین وەزیر بوون لە کابینەکاندا کە ئیشی چاچیان کردووە و شەونخۆنی زۆریان بینیوە و بەبێ فەرق و جیاوازی ئیشیان بۆ خەڵکی هەرێمی کوردستان کردووە نەهاتوون ئەو دەسەڵاتی خۆیان بەکار بێنن خەڵکی خۆیان و ئەندامانی خۆیان بە لێشا و تەعین بکەن و خەڵکی دیکەش پشتگوێ بکەن ئێمە توانم بڵێم ماویەتی خەڵکی هەرێمی کوردستان کۆمەڵی ئیسلامی لە مەحەق بداتن یان محاسبەی بکاتن لەسەر ئەوەی کە فەرق و جیاوازی دەکات کە کاتێک کۆمەڵی ئیسلامی ئەو جۆرە محاکەمە بکرێتن دەبێت دەسەڵاتی هەبێتن دەبێت خۆی خاوەنی حکومەت بێ خۆی خاوەنی بڕیار بێ ئەو کاتە چۆن خەڵکێکی ئیسلامی تەعین دەکات دەبێت خەڵکێکی مەسیحیش تەعین بکاتن و دەبێت خەڵکێکی بێدینیش تەعین بکاتن و نابێ فەرق و جیاوازی لە نێوان دامەزراندون و لە نێوان وەکو بڵێ پێدان و خەڵاتکردندا بکاتن ئەوە شتێکە کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بە هەموو کەسی داوە وڵاتیش وڵاتی خەڵکی مسلمان و غەیری مسلمانیشە بەڵام دیارە لە ڕووی خۆشەویستی و محەبەتی قەلبەوە کە نابێت تەئسیر بکاتن لەسەر ڕووی عەتا و پێبەخشینەوە ئینسانی مسلمان و بە دینی خۆشتر دەوێتن و وەلای بۆی دەبێتن بەڵام لە ڕووی وەزیفە و لە ڕووی کارپێکردنەوە بەبێ تەماشەی چ دەکەین کامەیان چاکتر و کامەیان باشتر کارەکە ڕادەپەڕێنن ئەو لەوێت بەوارە دەدرێت زۆر باشە مامۆستا ئەگەر باس ینی بەجددیگە قسە لەسەر کۆمەڵی ئیسلامی بکەین دەبێ هەنێ شتەیە لا ئیرادی دێنە پێشچاوت لە سەرەتایی دەست دروستبوونی کۆمەڵی ئیسلامی کوردستان بنکە و بارانگاکانی لە دوای 1-2 ساڵێک کەوا با بڵێن بۆمبەدەباران کران شەهیدێکی زۆری هەبوو ئەمیری کۆمەڵی ئیسلامی و ستافێک لە سەرکردایەتیەکەی بەدیل گیران پەرلەمانتارانیان لە بەغدا شەهید کران تەنانەت پاسەوانی بەردەم دەرگاکانیشان لە پایتەختی هەرێمی کوردستان شەهید کران پەرلەمانتاری لە هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان متمانی لێوەردەگیرەوە یعنی هەموو ئەم زەختە زۆرانە هەموو ئەم بابەتانی کەوا لەسەر کۆمەڵی ئیسلامی توانم بڵێم قوربانی ترین هێزی سیاسی لە دوای ڕوحانی ڕژێمی باز یاخود لە دوای هاتی پرۆسەی ئازادی لە هەرێمی کوردستان هیچ هێزێکی سیاسی لە هەرێمی کوردستاندا هێندەی کۆمەڵی ئیسلامی دژایەتی نەکراوە قوربانیشی نەداوە ئەمە بۆچی ئەمە ینی کۆمەڵ لە پێناوچی ئەو هەموو قوربانیە بخۆی دەداوە هەموو با بڵێن ڕێگری لێ دەکرێت بۆ کۆمەڵی ئیسلامی بەم شێوەیە مامەڵی لەگەڵ دەکرێت خۆی پێم خۆشە ڕاشکاوم لەگەڵت لە هەرێمی کوردستان ئێستاشی لەگەڵ دابێتن دەسەڵات و هێز کەسێک کە قووەت و هێزی نەبێت چەک بەدەست نەبێتن قسەی ناڕاتن لەو هەرێمی کوردستانەدا بە تایبەتیش ینی گوێبیستی سەرکردایەتی و قیادە بارزەکانی حزبی دەسەڵات بنیەکێک لە حیزبەکان کە دەڵێگەر یەک کورسیش نەهێنین ئێمە دەسەڵاتدارین و دەسەڵات تەسلیم ناکەین دەسەڵات تەسلیم ناکە خۆ بە قووەت و شانی خۆی نییە بە ئەو هێز و دەسەڵات و چەکدارانەی کە لە دەوری خۆی کۆ کردوونەوە لە بەرژەوەندی حزبەکەی خۆیان بەکاری دێنن هۆکاری ئەوەی کە ئەو هەموو فشار و ئەو هەموو ڕاوەدونان و دەستگیرکردنی ئەمیر و بۆمبارانکردنی بنکە و بارگەکانی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی حیزبێکی چەکدار بووە و چەکی بەدەست بووە و ئێستانە کە شاناسی بەو ڕابردووی خۆمانەوە دەکەین و ڕۆژێک لە ڕۆژانەی پەشیمان نین و کۆمەڵی ئیسلامی کە چەکیشی داناوە و خەباتی مەدەنی و سیاسی گرتۆتە بەر بەڕاستی قەناعەتی وا بووە کە هەرێمی کوردستان بەو ئاقارەدا بڕوا باشترە چونکە ئەو هەموو چەکدارە ڕۆژێک دادێتن کە بەریەک بوون دروست دەبێت نۆکو ئێستا کە برادرانی پارتی وێچێتی کە چەکدارەکانیان چەکداری حزبین کە ئێمە ئێستاش و لە ڕابردوو زۆر هاوارمان کردووە چەکدار لە حیزبەکان وەربگیرێنەوە و هێزی چەکدار لە حیزبەکان وەربگیرێت ببێت هێزێکی نیشتیمانی ئەو هێزە کاتێک کە فشار و وەکو بڵێ فشار لەسەر نیشتیمان دروست دەبێ هەڕەشە لەسەر نیشتیمان دروست دەبێ ئەو کاتەی تووڕە بن ئەو کاتەی بێنە مەیدان ئەو کاتەی سینجی خۆیان دەرپەڕێنن نەک کاتێکە حیزبەکەیان لە بۆ بەرژەوەندی شخصی خۆی تەوجیهێکیان پێدەداتن مقابلەکەی خۆیان ژێر پێ بقەن و مقابلەکەی خۆیان بکوژن و لە ناویان بن کۆمەڵی ئیسلامی خاوەنی ئەو فکرەیە ئەو فکرەشی هەرماوە و ئێمە قەناعەتمان وایە کە دەوڵەتداری و سیاستکردن لەگەڵ بوونی چەک و هێز تێک ناگیرێن بەڵام پێمان خۆشە ئەو چەک و هێزە لە وڵاتێکی و بچووکی وەکو ئێمە لە دەستی حکوومەت و لە دەستی دەوڵەت دابێتن حزبە سیاسیەکان سیاسەتی خۆیان بکەن چێتوانی لە گۆڕەپان بیباتەوە و قەناعەت بە
خەڵکی هەرێمی کوردستان بکاتن ئەو هێزە چەکدارانە دیفاعی لێ بکەن و بیان پارێزن تاوەکو وعد و بەڵێنانی کە بە خەڵکیان داوە جێبەجێ بکەن. زۆر باشە مامۆستا باس لە دەستکەوتێکی کۆمەڵایەتی و پەروەردەیی کرد کە ئەمە ڕەنگە وەکو ئەرکی یەکەمی ئێوەی حزبە ئیسلامیەکان بێت لەوەی کە مشوری پەروەردە و بناغەیەکی پەروەردەکراوی کۆمەڵگەی کوردی بدەن. بە تایبەتی دەستکەوتەکان باست لەوە کرد کە ئێمە ئێستا چەندین سەنتەری پەروەردەیی و تەحفیزی قورآن و ئەمانەمان هەیە. ئایا کۆمەڵ ئیسلامی ئەمانە ڕاستە ڕەنگە واجبێکی سەرشانی بێت؟ بەڵام لەو لاوە کاتێکە سەیری بنکۆ بارەگەکانی دەکەیت زۆربەی بارەگاکانی کۆمەڵ ئیسلامی ئەندامەکانی بە خۆبەخشانە کار دەکەن. دەستکەوتی مادی بۆ کادرەکانی خۆی نیە بە پێچەوانەی سەرجەمەتوانە بڵێ حزبەکانی دیکەوە بەپێی ڕێژەڵ بەتە جیاوازی لەنێو حزبەکانی دیکەشا هەیە. ئایا ئەمە چۆن دەستکەوتێکە بۆ هاوڵاتیان و چۆن دەستکەوتێکە بۆ خودی حزبەکەی کۆمەڵ ئیسلامی کوردستان؟ یەک شت هەیە مامۆستای بەڕێزم دەبێت لە بەرچاومان بێتن بەداخەوە دەڵێم زۆریش بەداخەوە دەڵێم وەڵاهی کاتێکە ئەو قسانە دەکەم وەکو کوردەواری خۆمان دەڵێت جەرگمان ژان دەکاتن. هەرێمی کوردستان یەکێکە لەو مەساحە و لەو پانتاییەی کە کراوەیە بەرامبەر بە هەموو فکر و ئایدیۆلۆژیا و بەرامبەر بە هەموو ئەو شتانەی کە دوێنە هەرێمی کوردستان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەبێ سانسۆر بەبێ هەبوونی سانسۆر ئێمە کاتی خۆی لە پەرلەمانی کوردستان پرۆژە یاسایەکمان پێشکەش کردمان کە بە ئەو سایتە سیکسیانەی کە هەن لە هەرێمی کوردستان و ڕەوازیان پێدەدرێت برەویان پێدەدرێتن بە بلۆگ بکرێن بە فلتەر بکرێن بە خەڵکی هەرێمی کوردستانمان چیدی کە بەم شێوازە غەزوو نەکرێتن. یعنی گەر تەماشە بکەین ئەو کەناڵانەی کە هەن یعنی بێ حەد و ژمار کەناڵ لە هەرێمی کوردستان هەن. ئەمن بە شایدی بەرپرسانی برادرانی یەکێتی و پارتی کە چەند جار پێکەوە ئاوا دوو بە دوو کەناویان نادەم گوتویانە تاکە کەناڵێک کە ئێمە کە میوانمان دێتن کە دۆستێک دێتە ماڵەوەمان کۆنتترۆلمان لە بەردەستی خۆ نەبین لە ولای فڕەماندا بێتن کەناڵە ئیسلامیەکانن چونکە وەکو بڵێ بێخەم تەماشەیان دەکەین شتێکی حیابەرانە پەخش ناکەن کە ئینسان عارەقەی شەرمەزاری بە نێوچاوانیدا بێتە خوارەوە حتا لە ناو خانەوادەی خۆیان دەڵێن ئێمە ئەو کەناڵانەی کە ئێستانەکە غەیری کەناڵە ئیسلامیەکان بەڕاستی ناتوانین لە ناو خانەوادەی خۆمان بەبێەوە کە کۆنتترۆل لە بەردەستی خۆماندا بێتن چوار مەشقە بەرامبەری دانیشین و ئازادانە تەماشای بکەین. ئەمنە دەتوانم بڵێم لە هەرێمی کوردستان برای خۆشەویستم مامۆستای عزیزم هیچ لەسەرەوەی کراوە کە خانەوادە هەڵوەشێتەوە کە شتێک نمێنێتن کە پێی بگوترێتن ئەخلاق و ڕەوشتی کۆمەڵایەتی باو باپیرانمان کە شاناسیمان پێوە کردووە لەبەرەوە تەماشە دەکەین ئەو ئەو مسلسلانەی کە پێشکەش کراون ئەو فلیمانەی کە دۆبلاش کراون باس لە خیانەتی زەوجی دەکات باس لە ئەوە دەکاتن کە پاشەوەی کە کابرا هاوسەرگیری کردو عیلاقە لەگەڵ شخصی دیکە پێداکات جا پیاوشن هەردووچیان ئەوە هەمووی بەڕاستی ڕنگدانەوەیەکی سلبی دەبێتن. کۆمەڵ ئیسلامی هەستی بەو خەتەرە کردووە لەبەرەوە توانویەتی پەروەردەیەکی تەندروست ئیعلام بکاتن لە بەنکە و بارەگاکانی خۆی و لە ناو خەڵک و جەماوەردا و لە تەلەڤیزیۆنەکانی لە ڕادیۆکانیدا توانیویەتی برەو بەوە بداتن کە بگەڕێینەوە سەر ئەخلاق و ڕەوشتی موسڵمانانی خۆمان و ئەخلاق و ڕەوشتی باو باپیرانمان کە ئەخلاق و ڕەوشتێکی تەندروست بووە. زۆر باشە مامۆستاکەواتە ئەمانە هەمووی وەکو ڕاستە واجبن دەستکەوتن بۆ خەڵک بەگشتی یا تەنها بۆ کۆمەڵی ئیسلامی؟ وەڵام من دەڵێم کۆمەڵی ئیسلامی دڵی بە پاداشتی دواڕۆژ خۆشە کە دڵمان خۆشە کە خوای پەروەردگار پاداشمانداتەوە لە پاداشتی ئەو ماندووبوونە بێبەشمان نەکە دەنا بە دەرەجەی یەکەم چونکە کۆمەڵ ئیسلامی پەروەردەیەکی تەندروستی کردووە هی ئەندامانی خۆی بە گوێرەی پێویست بۆ پابەندیەکیان هەیە ئیلتیزامێکیان هەیە بەڵام متوانم بڵێم بە دەرەجەی یەکەم دەستکەوتن بۆ خەڵکی هەرێمی کوردستان چونکە خەڵکی هەرێمی کوردستان ئەگەر ئەو خەڵکە ئیسلامی کە هەیە پەروەردەیەکی تەندروستی ئەو خەڵکە نەکاوە بانجی نەکاتن بۆ گەڕانەوە بۆ ئەخلاق و ڕەوشتی جوانی ڕەسەنایەتی هەم دینەکەمان هەم کۆمەڵگەکەمان بەڕاستی هوردا وای لێ دێتن کە خانەوادە هەڵدەوەشێتەوە ئێستانەکە توانن چاوپێکەوتن لەگەڵ سەرجەم گەنجەکان و دایک و باوکان بکەن ئەو عیلاقە تەندروستەی کە لە نێوان دایک و باوک و منداڵەکاندا بۆ هەڵوەشاوەتەوە ئەو ڕێز و حورمەتەی کە لە نێوان ژنومێردا بۆ هەڵوەشاوەتەوە و ئەو متمانە و سقەی کە لە نێوان دایک و باوک و منداڵەکاندا بوو نەماوە ئەو سقە و متمانەی کە لە نێوان دۆست و ڕەفیقەکاندا بوو نەماوە ئێستامی بۆتە بەرژەوەندی شخصی بەرژەوەندی شخصیت لە کوێن دەرێدایەت و لەوێن دەرێ مەسەلەن لە توارچێوەی بەرژەوەندیەکانی خۆتدا دەسوڕێەوە ئەم شتێک بەو مامۆستا و برا خۆشەویستەی خۆم دەڵێم حتا عیلاقەی کۆمەڵایەتی زۆر لاواز بووە یعنی تەماشە دەکەی
خاڵۆزای خۆی ناناسێتن، پورزای خۆی ناناسێتن، سەردانی ناکە مەگەر عیلاقە و بەرژۆندیەکی لەگەڵیدا هەبێتن. یعنی کۆمەڵی ئیسلامی کەوشتانە دەوروشێنێتن، کەوشتانە جارێکی دیکە باز دەکاتەوە بەڕاستی بۆ ئەوەیە کە ئەو خەڵکە بگەڕێتەوە سەر زۆر باشە کەوایە و سەر عادەت تەقالیدی ڕەسەنایەتی خۆمان کە پێیوە پابند بوو. زۆر باشە مامۆستاگیان، زۆر بە کورتی دەمێ بزانم لە 19مین ساڵ یادی ڕاگەاندنی کۆمەڵی ئیسلامی کوردستاندا جەنابەت کە یەکێکی لە دامەزرێنەرانی ئەم حیزبە پەیامت چییە؟ پەیامی 19مین ساڵ یادت بە تایبەتی بۆ لەمە و دواچی هەیە؟ وەڵام من دەڵێ مۆی کە کردومانە لە ڕابردوو تۆختری کەینەوە و شانازی بە ئیلتیزامی خۆمانەوە بکەین و شانازیشمان پێوە کردووە و هەوڵ دەین ئالیەت و هۆکاری گەیشتن بە دەسەڵاتمان جۆرا و جۆر بکەین کە بەڕاستی ناکرێت بە لە یەک توانم بڵێم مستەوادا بۆ گەیشتن بە دەسەڵات بڕۆین، دەبێت کۆمەڵە ئالیەتێکی جۆرا و جۆرمان هەبێتن، سیقە و متمانە بە خەڵک بکەین بۆی کە ئەگەر دەسەڵاتمان هەبوو بووینە حزبی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان، ئەو پرۆژانەی کە هەمانن چاکتر دەتوانین لە هەرێمی کوردستان بیان کەینە واقع و خزمەت بە هەموو خەڵکی هەرێمی کوردستان بکەین بەبێ فەرق و جیاوازی و ئەو داهات و سەرەت و سامانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە بەبێ فەرق و جیاوازی بەسەر هەموو خەڵکی هەرێمی کوردستانی دابەش. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مەروان گەڵاڵی لە سۆرانەوە لەگەڵمان بوو، یەکێک لە دامەزرێنەری کۆمەڵی ئیسلامی کوردستان. لێرەشەوە پیرۆزبایی گەرم لە تەواوی ئەندامان و لە یانگران و سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەکەین کە لە ئەمڕۆ 19مین ساڵ یادی دامەزراندنی پارتێکی سیاسی ئیسلامی جوان بە کۆمەڵێک کار و دەستکەوتی زۆرەوە گەرچی کورسایی لە پەرلەمانی کوردستانە بە ڕێژەی کورسیەکانی، بەڵام بە بەراورد بە کار و کردەوەکانی توانی بڵێن سێقات و چاقاتی ئەو متمانەیەکەوە پێی دراوە بۆ هیوای ئەوەی کەوا بتوانێت هەمیشە نمونەیەکی جوان و پارتێکی سیاسی جوانی هەرێمی کوردستان بێت. بینەرانی عزیز دەچینە لای زانیاریەک لەسەر دووپشک و پێوەدانی دووپشک. کاتێککە دووپشک ئەگەر بە کەسێکەوە بدا گرنگترین ڕێکارەکان چۆن دەبێت مامەڵەیان لەگەڵا بکەین. چەند زانیاریەک لەسەر دووپشک و پێوەدانی دووپشک. دووپشک 8 پێی هەیە و بە شەوانە بە شوێن خۆراکدا دەگەڕێت. 750,000 جۆر دووپشک هەیە و تەنها 25 جۆریان مەترسیدارن. لا تایبەتمەندیە سەرنجڕاکێشەکانی دووپشک ئەوەیە دەتوانێت بەبێ ئاو خۆراک بژی. دەتوانێت بۆ ماوەی مانگێک لە ناو بەفردا بژی و بەرگەی بەرزی 50 پلەی گەرمیش بگرێت. خاوەنی 6 بۆ 12 چاوە و دەتوانێت ڕۆشنایی و تاریکی لێک جیا بکاتەوە. گوێی نییە و نابیستێت، بەڵام بەهۆی لەرینەوەی دەزوولەکانی سەرقاچەکانی هەست بە بیستن دەکات. لە کاتی پێوەدانی دووپشکدا چی بکرێت باشە؟ سەرەتا هەوڵ بدە شوێنی پێوەدانەکە بزانیت. شوێنی پێوەدانەکە دەست بەجێ بە ئاوی سارد و سابوون بشۆ بۆ ئەوەی هیچ نەبێت ئەو ژەهرەی لە دەوروبەری پێوەدانەکەیە نەمێنێت و بڵاو نەبێتەوە بە هەموو لەشدا. پێوەدرا و هێمن و لەسەر خۆ بێت و نەشڵەژێت. مەهێڵە قەرەباڵەخی و دەنگەدەنگ لەسەر کەسی پێوەدرا و دروست بکەن بۆ ئەوەی لێدانی دڵ و فشاری خوێنی بەرز نەبێتەوە، چونکە تا لێدانی دڵ و فشاری خوێنی بەرز بێتەوە ئەوە بڵاوبوونەوەی ژەهرەکە لە لەشیدا خێراتر دەبێت. خواردنی شیر باشترین شتە لە کاتی پێوەدانی دووپشک، چونکە دژە ژەهرە و کەسەکە ئەڕشێنێتەوە. بەو هۆیەوە ژەهر ناگاتە نزیک دڵی و زۆر سەلامەتە بێ. هەوڵ بدە نەهێڵیت کەسە پێوەدراوەکە زۆر بجوڵێتەوە، چونکە تا زیاتر بجوڵێت خێرایی بڵاوبوونەوەی ژەهرەکە لە لەشیدا زیاتر دەکات. پارچەیەک سەهۆڵ بخرێتە سەر شوێنی پێوەدانەکە و بۆ ماوەی 10 خولەک لەسەری دای بنێت، هەر 5 خولەک جارێک ئەوە دووبارە بکرێتەوە. ئەگەر شوێنی پێوەدانەکە دەستت بوو بە هیچ شێوەیەک دەستت بەرز نەکەیتەوە، بە تایبەت بۆ ئاستی سەرەوەی دڵ، چونکە ئەوەش بڵاوبوونەوەی ژەهرەکە لە لەشدا خێراتر دەکات. لە زووترین کاتدا کەسی نەخۆش ڕەوانەی نەخۆشخانە بکرێت. مناڵ و بەتەمەن ئەو کەسانن زیاتر مەترسیان لەسرە. لە کاتی پێوەدانی دووپشکدا دەتوانیت هێلکەیەک بە ساغی بخەیتە سەر شوێنی پێوەدانی دووپشکەکە و بۆ ماوەی 5 خولەک هێلکەکە لەو شوێنەدا ئەمدی و ئەودیوی پێ بکە. لە پاش 5 خولەکەکە هێلکەکە بشکێنە زەردێنەکە بەهۆی هەڵمژینی ژەهرەکەەوە ڕەنگی ڕەش دەبێت. وەڵایزان بەم شێوەیە لەگەڵ هاوکارم جەلال محەممەد بە هاوکاری هاوکارانم لە کۆنتترۆل و لە پەیامەوە بە کۆمەڵی گورگە و بابەتە جیاوازەکانی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن. بەخواتان ئەسپێرین هەشاد. خواتان لەگەڵ. زۆر باش.